سلام و ڕەحمەتی خوا گەورە سەر هەموو لایەک بێ یاخۆ بەخێر بێن خۆشحاڵین بە ئامادەبوونتان. ئێمە ئەمڕۆ وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان سکاڵای یاساییمان دژ بە برادەرێک کە بە ناوی لوقمان حاجی کەریمە، خۆی پێپیری زەردەشتیەکانە، دیارە زەردەشتەکانیش بە شێوەیەکی فەرمی وەڵامیان داوەتەوە کە ئەوە نوێنەراتی ئێمە ناکە و پیریش نییە. ئێمە سکاڵای یاساییمان لێرە لە داواکاری گشتی، سەرۆکایی داواکاری گشتی دژ بە و برادەرە جوڵاندووە کە بێڕێزی و سوکایەتی بە ئاینی پیرۆزی ئیسلام کردووە، کە لە تۆمارێکی دەنجیدا کە وێنە و دەنگە باس لە ئیسلام دەکا کە ئیسلام دینی بتپەرستیە، ئیسلام دینێکی تیرۆریستیە و ئیسلام هاتووە بۆ کوشتنی خەڵک و کبکردنی ئازادیەکان و ئەو تۆمەتانە و ئەو قسە ناڕەوانەی بەرامبەر بە ئیسلام کردووە و لە هەمان کاتیشدا بێڕێزێکی زۆری بەرامبەر بە سەرکردەی گەورەی ئیسلام کە سەلاحەدین ئەیوبێ کردووە، کە پیاوێکی گەورە بووە، بەڕاستی کوردێکی جوامێر بووە، بە شەهامەت بووە لە کاتی خۆیدا و سەری کوردی بەڕاستی بە ئیسلام بەرز کردوێتەوە و سەری ئیسلامیشی بە کورد بەرز کردووە لە کاتی خۆیدا. بۆ ئێمە بە مافی خۆمانمان زانیوە کە سکاڵای یاسایی دژ بجوڵێنین و ئەمڕۆ سکاڵایەکەمان بە شێوەیەکی فەرمی ڕادستی سەرۆکایەتی داواکاری گشتی کرد بە هەم تۆمارە دەنجەکەی و هەم خستمانە سەر کاغەزیش کە قسەکانی چی بووە، هەم بەرامبەر بە ئیسلام و هەم بەرامبەر بە سەرکردەی ئیسلام کە سەلاحەدینی ئەیوبی بووە. ماوەسا سەبارەت بە جیراوانی بادینیانیش سەبارەت بەوانش سەردان دەکەین، ئەوان سەبارەت بەوان چۆن سەردانتان کردوون یاخود هۆکاری چیتان باس کرد؟ وەڵام ئێمە بابەتی دوێم ئەوە بوو کە سەبارەت بە جیراوەکانی بادینان بوو کە ئێمە ئەو ئەرکەمان خستە سەر شانی داواکاری گشتیش و بە تایبەتی دادگای پێداچوونەوەی ئێرە کە پێویستە حەقەتەن ئەوان بە ڕۆلی خۆیان هەستن و بە تایبەتی داواکاری گشتیش کە ئێمە گوتومانە ئەو تۆمەتانەی کە دراوەتە پاڵ ئەوان ئێمە بە ناڕەوای دەزانین و پێویستە ئەوانیش ڕۆلیان هەبێ و هاوکار بن بۆ ئەوەی حەقەتەن ئەوەی کە بۆیان دروستکراوە لەسەردا بدرێت، بە تایبەتیش کە ئەم بابەتە ئیستئیناف کراوەتەوە. ئومێد دەکەم کە ئینشاءڵڵا ئەم بابەتە بە شێوەیەکی دادگەرانە بەڕێوە بچێ و دیارە ئەوانش بەڕاستی بۆ هەردوو پرسەکە بەڵێنیان داوە کە یەکەم ئەوە دیارە سکاڵای یاساییەکە بە شێوەیەکی فەرمی تۆمار دەبێت کۆتایی پێدێ بەرامبەر بۆ برادەرە و ئەوەی دیکەش گوتان ئێمە دووبارە بەسەرچاو ئێمە ئەم دۆسیانە تاوتێ دەکەینەوە و دەچین سەر ئەم دۆسیانە و ئێمەش لەگەڵ ئەوەن کە بە شێوەیەکی دادگەرانە محکەمەی ئیستئیناف دوا بڕیاری خۆی لەبارەیانەوە بدە. ماوەسا سەبارەت بە هەوڵەکانی کۆمەڵی دادگەری لەگەڵ یەکگرتووی ئیسلامی سەبارەت بە پرۆسەی هەڵبژاردنەکان بەرەی دروست بکەنەوە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی، ئەو هەوڵانە بە چێکەی؟ ئێمە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی و لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی دیکەش لە هەرێمی کوردستان ئێمە بەڕاستی ئێستا لە گفتوگۆدان و لەوانەیە ئەم گفتوگویانە هەوڵدەین فراوانیش بکەین بە ئومێدی کە ئێمە بتوانین لیستێکی هاوبەش، بەرەیەکی هاوبەش بەناوێکی گشتی دابنێن و هەمومان بەیەکەوە بەشداری هەڵبژاردنەکە بکەین. ئێمە بەڕاستی ئەومان پێ باشە، ئەومان پێ لە بەرژەوەندی هاوڵاتیان و بە تایبەتی دەنجی ناڕازی لە هەرێمی کوردستان. بۆ ناوچە کوردستانیەکانی ژیان تەنها بۆ هەرێمی کوردستان ئەو بۆ باسی هەرێمی کوردستان دەکەم، ڕەنگی بۆ ناوچە کوردستانیەکان بابەتیشکە بێ. دەستان خۆش بێ، زۆر سوپاس.